شتێک کاریگەری لەسەر گۆڕانکاری لە نرخی زێردا دروست کردووە لە ئێستادا بە گشتی نرخی زێر لە بازارەکانی کوردستاندا چۆن مامەڵەیان پێوە دەکرێت و هەروەها باسەوە دەکرێت کە لە ئێستادا فرۆشتنی زێر تا ڕێژێکی بەرچاو کەمی کردووە بەراورد بە کڕینەوەی زێر لەلایەن زەرەنگەرەکانەوە. دیارە گفتوگوێم بابەتە لەگەڵ کاک دلێر تاهیر لە پرسراوی زەرەنگەرانی سلێمانی دەکەم کە ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک دلێر سلااوت لەوێ و بانیز باش، زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادە و لە بانی باش کوردستان لەگەڵماندا بەشداری. کاک دلێر، گۆڕانکاریەکانی نرخی زێر لە ماوەکانی ڕابردوودا چۆنە؟ ینی هەمیشە ئەو هەواڵە دەبین کە نرخی زێر بە شێوەیەکی بەرچاو دابەزی، ئەو دابەزینە چۆنە؟ تا ئێستا چەندێک دابەزیوە؟ پێشەکی سڵاو لە ئێوەی بەڕێز، سڵاو لە بینەران. بە نسبەت ئاڵتونەوە مدەیەکی کەمە، نزیکەی لە کیلۆیەکە 40 بۆ 50 وەرەقە دابەزیوە ئاڵتون. ئەویش بەهۆی ئەو فایزەیە نزیکەی 50 نقطە فایز بەرز بۆتەوە. ئەوە کاریگەرێکی زۆری هەیە بۆ ئەو دابەزینەی ئاڵتون. باشە، ئەگەر بە مسقال باسی بکەین، بە نزیکەی لە هەر مسقالێکدا ڕێژەی چەندێک دابەزیوە؟ لە هەر مسقالێ تقریباً 16 دۆلار دابەزیوە. لە هەر مسقالێکدا. ئەمڕۆ لەگەڵکردنەوەی بازارەکان نرخی زێر چۆن بوو؟ ئەتوانین بڵێن مسقالە جیاوازەکان یاخود عیارە جیاوازەکان چۆن مامەڵە بە نرخەکانیانەوە کراوە؟ ئەمڕۆ لە بازارڕ ئێمە عیاری 21 بە 255 دۆلار ئەکڕینەوە، عیاری 18 بە 218 دۆلار ئەکڕینەوە لە بازارڕە. کاک دلێر، لیرە دەمەوێت باس لە نرخی لیرە بکەیت بۆ ئێمە. لە ئێستادا نرخی لیرەیەک بگومان لیرەیەکی زێر بە چەندە؟ لیرەیەک ئەمڕۆ لە بازارە لەبەرەوەی تۆزێکەمە بە 400 دۆلار ئەیفرۆشن. ئەگینا خۆی تۆزێکەم تریشەکە، ینی 388 عفو 398 ئەو ناوە ئەکەوێت. ئەمە تەنها لەبەرەوە تۆزێ زیای کردووە. باشە، بازاری زێر و زەرەنگەران لە ئێستادا چۆنە؟ ینی لەگەڵ دابەزی نرخەکەیدا گەرمی بەدی دەکرێت؟ ئێستاش خەڵک هەر چاوەڕێی دابەزینی زیاترەکە، لەبەرەوە بازار زۆر کەس بووە، یانەوێت زیاتر دابەزێ و بێن بیکردنەوە. باشە، پێشبینیەکرێ زیاتر لەمە دابەزێت؟ فرۆشتن نییە، ینی لە بازارە کەس شت نافرۆشێتەوە بڵێن خەڵک. پێشبینیەکرێت لەوانەیە شتێک کەمتر دابەزێ و لە دوای ئەوە لە مانگی 6 بەرەو بەرزبوونەوە بچێت. واتە پێشبینی دەکرێت تا مانگی 6 جارێ نرخەکان بەردەوام بن لە دابەزین؟ بەڵێ یاریەکە تۆزە بەرزە بێتەوە و دابەزێت، ئەو یاریەکە بەزیتر لەو حەدە کەمتر باوەڕ ناکەم ئەوە نەدابەزێ لەو حەدە. باشە، ینی پێشبینەکان بۆچی بۆ شێوەیەن؟ هۆکارەکان خۆیان لە چیدا دەبینەوە کەوا دەکات پێشبینی بکرێت تا مانگی 6 جارێ نرخەکە بەردەوام بێ لە بەرزبوونەوە و دووبارە دواتر بەرز ببێتەوە؟ بەنسبەت ئەو فایزەیە کە با بڵێن زیای کردووە، بەڵام وەکو ئاڵۆزی و شەڕ و بەزمی وڵاتەکان ئەوە هەر هەیە، ینی ئەو مشکیلە و شتانە هەر هەیە، لەبەرەوە ڕوولەبەرزیەکە. کاک دلێر، لە ماوەکانی ڕابردوودا نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 6 دراوی جیهانی گۆڕانکاری بەسەر دەهات و بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆیەوە. ئەمە هیچ کاریگەریەک لەسەر نرخی زێر دروست دەکات؟ ینی بەشێک لە شارەزایان پەیوەندی نێوان ئەم دوانیان بەیەک بەستەوانێ دابەزینی نرخی زێر لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلاردا، ئەمە وایە؟ فەرقەکە، بەڵام فەرقێکی کەم بەو شێوەیە کاریگەر ناخاتە سەر ئاڵتون. باشە، جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا لە باوەکانی ڕابردوودا کاریگەری لەسەر ئابووری جیهان دروست کرد. چۆن کاریگەری لەسەر زێر دروست کرد؟
کاریکەریەکی زۆر زۆری لەسەر دروستکرد، ینی ئاڵتونی تەواو بەرز کردەوە. هەر ئەو وەختە نزیکەی 50 وەرەقە بەرز بووە ئەو بینی ئۆکرانیا و 50 وەرەقە بۆ هەر کیلۆیەک. بەڵێ باشە لێستای خۆ جەنگەکە هەر ماوە جارە پێشڕەوەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا هەر بەردەوامە نرخەکان چۆن بەم شێوازە بە شێوەیەکی بەرچاو دابەزیونەتەوە جارێکی تر ینی ئەمە دیسانەوە پەیوەندیەک لە نێوان ئەم دوو ڕووداوەدا نییە بۆ نمونە جەنگەکە بەردەوامە و زێڕشدا ئابەزێت. بەڵێ بەڵام وەکو پێم وتی ئەو فایدەیە کە 50 نقطە بەرز بۆتەوە ئەوە کاریگەریەکی زۆری هەیە بۆ ئاڵتون، بەڵام لە دوای ئەوە کە سابت بوو مەجبورە ئاڵتون بەرز بێتەوە چکە لەبەر ئەو شەڕ و بەزمە. کاک دێ لە ئێسادا لە بازاردا یاخود لە بازاری زەڕەنگەراندا کڕین یاخود فرۆشتنی زێر زیاتر هەیە یعنی زیاتر گەرمگوڕی لە کامیان نابەدی دەکرێت خەڵکیە زێر دەکرێن یاخود زیاتر دەیفرۆشنەوە. ئێستا گەرمگوڕی خەڵک زیاتر بەڵێ خەڵک زیاتر ئەیکڕێتەوە چکە ئەوەی لە بەرزیەکەی فرۆشتوێتی ئێستا چاوەڕێ ئەوە کە دابەزێ و بیکڕێتەوەی تر وردە وردە ئەکڕنەوە. باشە کاک دلێر ئێمە ئازانین ینی لە هەرێمی کوردستان لە نێو نەتەوەی کووردە دیاریکردنی ڕێژەیەک ئاڵتون لە نێوان دوو هاوسەردا کاتێک هاوسەرگیری دەکەن ینی وەکو عورفێکی لێ هاتووە هەمیشە ئەم شتە لە نێوان دوو کەسدا هەربوونی هەبووە بێگومان هاوسەرەکان باز دەکەم لە دوای بەرزبوونەوەی نرخی زێر لە ماوەکانی ڕابردوودا چۆن گۆڕانکاری لەو ڕێژەیە بەدیکرا کە بۆ نمونە تاکی زاوایەت یاخود ئاڵتون بۆ بووکەخان هەڵەگرێ ئەمە ینی ڕێژەی مسقالەکان کە بۆ دیاریکردنی هاوسەرگیری یاخود بۆ هاوسەرگیری دەستنیشانەکرا گۆڕانکاری بەسەرداهات. ئەی تەبعەن ئێستا بۆ ماڵە بووچێک کەیت ئەگەربایی با بڵێن 30 وەرەقەیەک بکڕێ لەوانەیە 4 وەرەقەیەکی فەرق بێت 4 وەرەقە زۆرە بۆ ئەو. زۆر باشە کاک دلێر ئەمە بەردەوام لە پرسیارەکانە سەبارەت بەوەی کە هەندێک جار ینی هاوڵاتیان گلەی ئەوەکەن ئەڵێن کاتێک ئێمە زێڕێک دەکڕین بۆ نە ملوانکەیەکی زێر دەکڕین نرخێکی زۆری پێدەدەین بەڵام لە هەمان ڕۆژدا لای هەمان کەسیش ئەو ملوانکەیە بفرۆشەرەوانێ نرخەکەی خۆیت بۆ ناکاتەوە هۆکاری ئەمە چییە بۆچی ئەم گۆڕانکاریە بەدیەکرێت؟ لە هەموو کسبێکە تۆ نزبەی کێخەیتە سەر کە تۆ لە بازاڕی دانیشی کاسپیەکەی مەفروزە شتێ ئیسفادە بکەیت بە نسبەت ئێمەشەوە کە ئاڵتونێکی خاوە ئەینێرین بۆ دووبەی ئەینێرین بۆ تورکیا ئەینێرین بۆ ئێران بۆمانەکەن بە سنعات ئەو سنعاتە بە گرام پارەمان لێ سەنن ئەگەر بێت و گرامی 4 دۆلارمان لێ بسەنن ئێمە ئەین بە 5 دۆلار بە 6 دۆلار یعنی دۆلارێ 2 دۆلار ئیسفاداکەین بەس کاتێ ماڵەکەی فرۆشێتەوە لەوانەیە 6 دۆلارێک زەرەر بکات لە گرامێکە ئەڵێ زۆرم زەرەرە بەڵام ئێمە ئەو زەرەرەمان لێ نەیەوە ئێمە سنعاتەکە دروستمان کردووە حەقدەستمان لێەوە باش ئێوە زیاتر نسبەت ئەوەیە اینجا ئاڵتونیش ڕۆژانە یاریەکە بە نسبەت چیلۆکەوەی. باشە ئەگەر باسی ئەوە بکەین ئێوە زیاتر پشت بە چی وڵاتێک دەبەستن بۆ دیزاینکردن و ڕازاندنەوەی ئاڵتونەکان زیاتر لە چی وڵاتێکەوە ئاڵتون هاوردە دەکرێتە هەرێمی کوردستان؟ ئێمە یەکەم جار با بڵین لەگەڵ ئێرانە پەیوەندیەکی باشمان هەبوو سنعاتی جوانیان هەبوو دوای ڕۆمان کردە دووبەی لە دووبەیەوە شتیان بۆ ئەهێناین ئێستا زیاتر لە تورکیاوەیە تورکیا سنعاتی جوانتری خسۆتە بازاڕەوە لەگەڵ ئەوانە تەحملمان هەیە لەگەڵ هەرسێ لە هەمانە بەڵام زیاتر شتی تورکی لە بازاڕە ئەفرۆشرێت. زۆر چاکە کاردلێر تاهیر لە پرسراوی زەرەنگەرانی سلێمانی سپاس دۆتەوە تەواوی زانیارەکانت کە لەگەڵ ئێمەدا بەشدار بووی کاردلێر.